داعش بۆ تەواو نابێت چالاکی بەردەوامی هەیە چالاکی چەکداری هەیەی باشە وەکو فکریش هەیە ئەی بۆ تەواو نابێ هۆکاری ئەمە چیە ئەمانە هەمووی پرسیارن بەڕاستی میوانێکمانەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەم بارەیەوە دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز مخەلەت حازم شارەزایی ئەمنی کە ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمانایە بەڕێز مخەلەت شەوتان باش سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵی کوردستان 24 زۆر باشە داعش ئێستا سوود لا زیرەکی دەستکردی ژوەرەگرێ ئامانج لە بڵاوکردنەوەی بۆ پرۆپاگەندەکانی داعش چییە ئامان چییە لێی بۆ جیهان چی دەوێت بڵێ بۆ عێراق دەیەوێت چ بڵێ رجاء عيد السؤال ما افتح باش داعش ئێستا هەواڵ و پرۆپاگەندە بڵاو دەکاتەوە داعش دەیەوێت چی بە جیهان و بە عێراق بڵێت بسم الله الرحمن الرحيم بەناوی خۆی بەخشندەی مێهرەبان سڵاو لە ئێوە و بینەرانی کوردستان 24 زۆر سپاس بۆ ئێوە ڕاستیەکەی داعش وەکو ڕێکخراوێکی ئایدۆلۆژیا کە کۆمەڵە هەزرێکی دوژمن ئاسای خوێناوی هەڵگرتووە بەدڵنیایی و ئەم ڕێکخراوە نەخۆش دەکەوێت بەڵام نامرێت چونکە ئێمە هێشتا شتێبینی ئەوە دەکەین کە پاشماوەکانی ڕێکخراوی داعش لە عێراق و لە سووریا جار چەند کردەوەیەک ئەنجام دەدەن ئەم کردەوانە دەتوانین بڵێن کردەوەی سەلماندنی بوونی خۆیانە بەم دواییە داعش زۆرێک لە چالاکی بەبەردا هاتووەتەوە بە تایبەتی لە باکوور و خۆر ئاوای ئەفریقیا و هەروەها داعش لە خۆراسانیش چالاکی هەیە داعش ئێستا دۆسیەکی ئیسلامی ڕادیکاڵی توندڕەوی لە خۆگرتووە و لە زۆر شوێندا ئامرازێکە یاخود ئەمە وەکو ئامراز بەکاردەهێنێت هەرو کاتێک کە بیەوێت بینیومانەکە چۆن لە رووسیا داعش چەند کردەوەیەکی لە خۆگرت بینیمان لە خۆر ئاوای جیهانی عەرەبی لە چاد لە مالی لە چەند وڵاتێکی دیکە بە هەمان شێوەش لە عێراق و لە سووریا دەبینین کە داعش چەند کردەوەیەکی هەیە لەلایەن ئەندامانی داعشەوە دوای تەواوبوونی کردەوە سەربازیەکان چ لە عێراق بێت لە ساڵی 2007 بەولاوە یاخود لە سووریا لە ساڵی 2019 بەولاوە ئێمە تا ئێستا بەڕاستی نەمانتوانیوە بە تەواوی ئەو ناوچە ئازادکراوانە پاک بکەینەوە پاککردنەوەی بە گوێرەی استراتیژی و کاری هەواڵگری ڕاستەقینە زۆرێک لە ئەندامانی داعش لە دوای تەواوبوونی ئۆپەراسیۆنەکان لە هەندێک ناوچەدا تواونەتەوە لە نێو با بڵێن لایەنی مەدەنی تواونەتەوە و جلوبەرگی خۆیان گۆڕیوە بە جلوبەرگێکی سڤیل و ڕەنگە ئەوان وەکو شوان کار بکەن و ڕەنگە ئەوان بیان بینین لە چەند ناوچەیەکدا با بڵێن دوکاندا بنێن شت بفرۆشن و تەنانەت لە زۆر شوێنی دیدا پیشەی دیکەیان هەیە ئەم بوونێکە مایەی مەترسیە بۆ سەر سەقامگیری و ئاسایشی کۆمەڵایەتی باشە بەڕێز مخەلەت بەڕێز مخەلەت داعش ئەف زێدەتر 10 ساڵایە هەبووناوێ هەیە چالاکێنوێ هەنا لە عێراق لە سووریا لە جیهانێ سەرباری vەیەکێک و هەفپەیمانیە دژی داعشی هەفپەیمانیان نێودەوڵەتیە دژی داعشی هاتیە دروستکردن و دەبێژن کو داعش هەیە نەهاژی مەترسیە لێ پرس ئەڤەیە نەها داعش دەست ji بۆ دەستکردێ زیرەک بریە بەڕێیا دەستکردێ زیرەک پرۆپاگندەیان دیکەتن ئەڤە وەکە تەحەدایەکێ لە هەمبەر جیهانێ و هەفپەیمانیە دژی داعشێ بەدڵنیاییەوە هەموو لایەک ئەوە دەزانێت داعش ئامێرێکی میدیایی زەبەلاحی هەیە توانیوێتی لە ڕێگەی و ئامێرەوە هەزاران کەس لە ئەوروپا لە زۆر وڵاتی ڕۆژەڵاتی ئاسیا وڵاتانی دیکە کاتە ئەندام لە ڕیزەکانی بەدڵنیاییەوە داعش بە تەنیا کار ناکەن داعش توانە بەهێزەکانی لە دەستداوە ئەو توانانەی کە ماوەیە کاری پێدەکرد
بەڵام ڕاستە داعش لەلایەن چەند دەستێکەوە بەڕێوە دەبێت ئەم دەستانە دیار نییە کێن و کێ لە پشتەوێ بەڵام هەوڵ دەدەن کە ڕێنمایەکە بەو ئاراستەیە بێت کە خۆیان دەیانەوێت بۆیە دەبینین لە ماوە کاتێک خەلیفەیەکی نوێ خۆت ئامیرێکی نوێ سەرکردەیەک بۆ میحوەرێکی نوێ دادەنرێت دەبینین کە کردەوەش لەگەڵیدا هەیە ئەمە ئامانزدەی سەلماندنی بوون و ئیرادەی خۆیانە و ناردنی ئەو پەیامەیە کە ئێمە لێرە هەین ڕەنگە داعش پەیوەندی دەرەکی هەبێت ڕەنگە چەند کۆمپانیایەکە بن کۆمپانیای زەبەلاح بن پارەدارکردنی داعش لە ئەستۆی ئەوان بێت بەڵام ئەو ئامانزانە لەو ئامانزانە نین کە پێشتر هیان بوو بەڵکو ڕەنگە ئەو ئامانزانە لە ڕێگەی دەوڵەتێک بن و بەمبەستی پێکانی ئامانزی دەوڵەتێک بن بۆیە بەگشتی ئەم ڕێکخراوە تیرۆریستە ڕادیکاڵە تۆ ناتوانیت لە ناوی ببیت مەگەر بتوانیت گەمارۆی بدەیت لە هەموو لایەکەوە و بەداخەوە تاکو ئێستا ئێمە نەمانتوانیوە داعش بە تەواوی تەوەق بدەین بە تایبەتیش لەگەڵبوونی کەمپی هۆڵ لە سووریا و زیندانەکانی سووریە و لەوێش هەزاران سەرکردەی داعشی لێە ڕەنگە مەترسی بن بۆ سەر زۆر باشە بەڕێز مخەلەت ئێوە ئاماژەتان بەوەدا وتتان فکرێکی توندڕە و لە پشت داعشەوەیە واتە داعش پشت بە هزرێک یا فکرێکی توندڕە و دەبەستێ ئەم فکرە توندڕەوە لە چیەوە سەرچاوی گرتووە و چۆنەکرێ لە ناو ببرێت وەکو دەزانین کە ئەو هێزرە توندڕەوانەی کە داعش لە خۆی گرتوون و تەواوی ڕێکخراوەکان کە پێکهاتوون هزری توندڕەویان هەیە تۆ لە هەر ئیخوانەکانەوە بیگرە تا دەگەیتە بزاوتە ڕادیکاڵیە توندڕەوەکان هەموو ئەمانە کارتێکەریان هەیە و هەموویان ئامرازیان هەیە و لە ڕێگەی ئەو ئامێرە میدیانەی هەیەە لەلایەک و لەلایەکی دیکە لە ڕێگەی ڕێنوێنیکردنی ئاراستە و خۆ هەڵدەستن بە شوشتنەوەی ئەقڵ و شوشتنەوەی ڕێنماییەکان و بربنەمایەکان بۆ ئەوەی خەڵک لە ڕیزەکانیان با بڵێن بکەن بە ئەنجام و ڕێکخرا و ڕێکخراوە گروپ ئەو وەهمەیان لەلا دەئافرێنن کە خۆیان باوەڕیان پێیە وەکو ئەوەی ئەمە ئەو شتەیە کە دەگونجێت لەگەڵ ئیسلام بەڵام لە ڕاستیدا بەو شێوەیە نییە و زۆر جاریش کاتێک داعش با بڵێن سەیەکی سووریا و عێراقی داگیر کردبوو خەڵکێکە بوون ڕوبەڕووی واقع دەبوونەوە کاتێک لە ئەوروپا دەهاتن هزرێکیان پێبوو ئەو هزرە لە ڕێگەی میدیاوە بەرەوی پێدرا بەڵام کات دەهات و واقعی دەبینی ڕاستەکەی دەبینی پێچەوانەی ئەو کردەوەیە بوو دەیویست ئەم ڕێکخراوە جێ بهێڵێت ڕوبەڕووی واقع دەبووە ڕوبەڕووی هزری داعش دەبووەوە و لە هزری داعش کەسێک بچێتە نێو ئەوان ناتوانێت بۆ شێوازەی دەیەوێت جیان بهێڵێت یاخود ئەوەیە دەکوژرێت یاخود ئەوەیە ڕوبەڕووی شتێکی دیکە دەبێتەوە کە هەمان شتە بۆیە ئەم هەزرە ڕادیکاڵانە بە درێژایی مێژووەوە بەم شێوەیە هاتوون تۆ ناتوانیت لە نێویان بەریت مەگەر بە هەزرێکی ئایدۆلۆژی پێچەوانەی ئەوانەوە نەبێت چونکە ئەمە ئایدۆلۆژیە تەنیا بە ئایدۆلۆژیا لە نێو دەستێت پێویستە ئێمە وەکو دنیای ئیسلامی ئایدۆلۆجیای با بڵێن چاکسازمان لەلا دروست ببێت و پێویستە بەرەویان پێ بدەین لە بەرامبەر ئەو هەزار توندڕەوانە ئەم هەزرە بێتە هەزرێکی دژبەر بۆ هەزری داعش ئەمە وردە دەکرێت داعشمان بۆ لاواز بکات بەڕێز مخەلەت حازم شارەزای ئەولەهی لە بەغداد گەلمە بۆ گەلێکی سوپاسی هەر هەبن